ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری، کتێبی دەنگی ژمارە 1، وانەکانی ژیان ٣٣٣ وانە، نووسینی هیمداد عبدالقهار محمد، لە بڵاوکراوەکانی دەستگای بڕیار بۆ پەخش و بڵاوکردنەوە. بەشی ٣. وانەی ١٠١ خوێندەواری و توانای خوێندنەوە دوو شتی جیاوازن، تێکەڵیان مەکە. Being educated and being able to read are two different things. Do not mix them. وانەی ١٠٢ پەروەردەکردنی منداڵێک ئاسانترە لە چاککردنی هەرزەکارێک. Educating a child is easier than rectifying an adult. وانەی ١٠٣ کامیاوی هەستەپاکەکان لە ناخی مرۆڤەکاندایە، پێویست ناکە لە دەرەوە بەدوایدا بگەڕی. The spring of pure feelings are within the human beings. There is no need to search for it outside. وانەی ١٠٤ هیچ کەسێک لە ژیان ڕەش مەکەوە، چونکە مرۆڤ دەبێ وانە لە باش و خراپ وەربگرێ. Do not erase anyone from your life, because human beings need to take lessons from the good and the bad ones. وانەی ١٠٥ ئەگەر پێڵاوەکەت بۆ پێیەکانت تەنگ بوو، ئەوە هەڵەی خۆتە، نەک هەڵەی پێڵاو یان پێیەکانت. If your shoes did not fit your feet, it is your fault, not the fault of your shoes or your feet. وانەی ١٠٦ ئاگادار بە، یەک دڵۆبگومانی ڕەش دەبێتە هۆی تەڵخکردنی ناخی سپیت. Be aware, one drop of black suspicion will lead to blurring your white essence. وانەی ١٠٧ بەخشین بکە دروشم، ڕێگات دەبێتە ئاوریشم. Make donation and giving your motto. Your way will be silk-filled. وانەی ١٠٨ فامی مافەکانی خۆت بکە. Comprehend your rights. وانەی ١٠٩ ئەگە کاتت نەبوو بۆ کتێب خوێندنەوە، ئەوە بەلایەنی کەم خۆت بخوێنەوە. If you did not have time to read books, at least you read yourself. وانەی ١١٠ ڕێگەمەدە خۆشیە کاتیەکانی ژیان بەلاڕێتدا ببات. Do not let your temporary joys of life divert you. وانەی ١١١ توانای شاراوە لە ناخی هەموو کەسێکدا هەیە. سەرکەوتووەکان ئەوانن سوودیان لەو توانە شاراوانەی ناخیان وەرگرتووە. There are hidden capabilities within everyone. Successful people are those who make use of these hidden capabilities. وانەی ١١٢ بێئومێد مەبە کاتێک شتێکت دەست ناکەوێ کە هەوڵی بۆ دەدەی، چونکە لەوانەیە باشتر چاوەڕێت بکە. Do not get disappointed when you don't achieve what you try to get, because what waits you might be better. وانەی ١١٣ نابێت ویستەکانی خۆت لە بەدەستهێنانی دڵی تەنها کەسێک چڕ بکەیتەوە. One should not gather all his wishes and desires in gaining one person's heart. وانەی
114 ژیان لە پێناو خودا ئاسانترە لە مردن لە پێناوی. Living for God is easier than dying for him. وانەی 115 هەموو کەسێک داهێنەرە بەس دەبێ باوەڕی بەخۆی هەبێ و کاری لەسەر بکە. Everyone is creative, but he should believe in himself and work on it. وانەی 116 بەردەوام هەوڵی فێربوون بدە، چونکە کاتێک پێویستت بە بەهرەیەک دەبێ کاتی فێربوونت کەم دەبێت. Try learning continuously, because when you need a talent you will have little time for learning. وانەی 117 لەبیرت بێ تۆ ئاوێنەی دایک و باوکتی، بۆیە کارێک مەکە شەرمەزار بن. Remember, you are a mirror of your father and mother. Do not do anything to embarrass them. وانەی 118 نەناو باشە نەباو، بۆیە بەدوای ناواخن و ناباودا بگەڕێ. Neither fame nor what is common are good. Therefore, search for what is within and what is not common. وانەی 119 بەدوای سەرکەوتنێک مەگەڕێ لەسەر شکستی ئەوانی تر بێت. Do not search for a success which is based on the failure of others. وانەی 120 هەرگیز خۆت بۆ کەسێک بچووک مەکەوە کە خۆی بە گەورە دەزانێ. Never belittle yourself for someone who sees himself as higher. وانەی 121 خۆبەراوردکردن بە کەسانی دی دوژمنی خۆشیەکانتە. Comparing yourself to others is the enemy of your happiness. وانەی 122 ئەگەر نەتوانی چاکە لەگەڵ خۆتدا بکەیت، چاوەڕێ مەبە بتوانی لەگەڵ خەڵکدا بیکەیت. If you cannot do favors with yourself, do not wait to be able to do so with others. وانەی 123 تێکۆشانی خۆت بکە و حەقت لەسەر تێکوشینی خەڵک نەبێ. Make best of what you can. Let other people fabrication about you behind. وانەی 124 چەشنی لاولاو خۆت لە ئامانجەکانت بەئاڵێنە تا دێنە دی. Round yourself on your goals. وانەی 125 لەبیرت بێ دیدی تۆ بۆ چاوی من ناشێت، مەرج نییە من وەک تۆ شتەکان ببینم. Remember, your perspective does not fit my eyes. It's not a condition for me to see things like you. وانەی 126 بەڕێوەبردنی کات زۆر گرنگە، بەڵام ئێستا باوی بەڕێوەبردنی تەرکیزە، سێرەگرتنە. Time management is very important, but now it is time for focus management. وانەی 127 لە ژیاندا زۆر جار درۆ و بوختان بۆ ماوەیەکی کاتی لەسەر عەرشی ڕاستی خۆیان دەنوێنن، بەس هەر ڕاستی سەردەکەوێ. In life, lies and fabrications often show themselves on the throne of truth for a temporary time, but truth always wins. وانەی 128 لەبیرت بێ دەستکەوتی معنەوی و هەمیشەیی زۆر گرنگترن لە دەستکەوتی مادی و کاتی. Remember, moral and long-term achievements are more important than materialistic and temporary ones. وانەی 129 پەیوەندیە کۆمەڵایەتیەکان کە لەسەر بنەمای بەرژەوەندی بنیاد نەبوو بێ سەرمایە و سامانن بۆ مرۆڤ، بۆیە تا پێت دەکرێت بە پارە مەیگۆڕەوە. Social relations, those not based on interest, are fortune for humans. Try not to exchange them for money.
وانەی 130 تا ئاسوودەبی دڵ و دەروونت هێندەی ئاسمانەکان بەرز و فراوان بکە بۆ ئەوەی هەموو خەمە بەرز و فراوانەکانیش جێیان ببێتەوە. To be happy, make your heart and mind as high and as wide as the sky to be able to embrace high and wide griefs. وانەی 131 ئەگەر دەتەوێت کەس خۆی لە ئیش و کارت هەڵ نەقورتێنێ لە خۆت ڕادەست پێ بکە. If you don't want anyone to interfere in your business, start from yourself. وانەی 132 جیاوازی نێوان خەون و ڕاستی وشەیەکە لە سێ پیت پێک دێ: کاف، ئەلیف، ڕێ، کار. The difference between dream and reality is one word: working. وانەی 133 لەبیرت بێ پێویستیت بە هیچ هۆکارێک نییە بۆ ئەوی یارمەتی خەڵک بدەیت. Remember, you don't need any reason to help other people. وانەی 134 هەوڵ بدە پاڵەوانێکی نادیار بی نەک نمایشکارێک. Try to be a hidden hero, not a public performer. وانەی 135 لە پشت هەر خەمێک غەدرێک هەیە. خەمڕەوێنی بکە دروشم نەک غەدر. Behind every grief there is injustice. Make grief relieving your motto, not injustice. وانەی 136 پڵنگێکی برینداربی باشترە لە ڕێویەکی ساغ و سەلامەت. To be a wounded tiger is better than being a safe fox. وانەی 137 هێندە ئازاری خۆت مەدا لەبەر هەڵەی کەسانی تر، چونکە ئەوان ڕەنگە لە ئەسڵدا مەبەستیان ئازاردانی تۆ بێت. Do not hurt yourself so much because of others' mistakes, because they might have originally intended to hurt you. وانەی 138 پیاوەتی خۆت مەدە دەست کەسانی دی. If you are able to do a favor for someone, do it yourself and do not let someone else ask you to do that. وانەی 139 خۆت لە هەموو کەسێک گرنگتری، بۆیە تەندروستی خۆت مەکە قوربانی ڕق و ئیرەی کەسانی دی. You are more important than others, so do not sacrifice your health to hatred and jealousy. وانەی 140 ژیان کورتە، بۆیە هەرچی زووە خۆت لە کەسانی نێگەتیڤ و هەڵا دوور بکەوە. Life is short, so move away from negative and wrong people. وانەی 141 وا تێنەگەی بە تەنها هیچت پێ ناکرێ، چونکە دڵنیابە زۆر کەس تۆ وەک پێشەنگ و نمونەی باڵا دەبینن. Do not think that you are not able to do anything alone, because certainly there are many people who look at you as their role model. وانەی 142 ناتوانی ئامانجێک بپێکی کە نایبینی، بۆی ئامانجەکەت بکە نووسین و وێنە تا بەردەوام بیان بینی. You cannot achieve a goal that you cannot see. Therefore, put your goals in writing and draw them to see them continuously. وانەی 143 تەنها بۆ گەیشتن بە بەهەشت چاکە مەکە، چونکە مەرج نییە هەموو شتێک بەرامبەری هەبێت. Don't do favors only to go to heaven, because it is not a condition for everything to have something in return. وانەی 144 لە خۆبایی مەبە و لاف بەسەر کەسدا لێ مەدە، چکە دوو پەتان و لە مرۆڤ دوورت دەخەنەوە. Do not be arrogant and do not boast over other people, because these are two plagues that take you away from being human. وانەی 145 ئەگەر دەتەوێ ئاسوودەبی دەبێ لەگەڵ وجدانی خۆت دادپەروەربی. If you want to be happy, you have to do justice to your essence.
وانەی ١٤٦ لە ژیاندا زۆر جار دەبینی کەسێک لە ناکاو دەگۆڕێ. ئەوە گۆڕان نییە، بەڵکو دەرکەوتنی گەوهەری ڕاستەقینەی ئەو کەسەیە کە تۆ پێشتر بەهۆی خۆشەویستی و ڕێزگرتن نەتبینیوە. In life, you often see someone suddenly changes. This is not a sudden change, but the appearance of the real essence of the person that you could not see his reality because of love and respect. وانەی ١٤٧ باشترین بەڵگە بۆ دروستی پەیوەندیەکان بریتیە لە تەرخانکردنی کات و بەخشینی خۆشەویستی بێمەرج. هەر کەسێک ئەو دووەی پێدایت لە دەستی مەدە. The best evidences of good relations are time allocation and unconditional love. If someone gave you these two, try not to lose them. وانەی ١٤٨ هەرچەند سادە و ڕێزگربی ئەوە ئاڵۆزی دێتە ڕێت، بەڵام تۆ هەر بەردەوام بە، چونکە سادەیی و ڕێزگرتن دوو کۆڵگەی مرۆڤبوونن. The more you are modest and respecting others, the more difficulties will face you. But go on, because modesty and respect are two pillars of being human. وانەی ١٤٩ خۆ بەزلزانین بەهۆی پلەپۆستی کاتی خۆ دۆڕاندنی درێژخایەنی بەدوادادێت. Arrogance due to temporary posts and positions is followed by long-term self-loss. وانەی ١٥ ڕق ژەهرە، مەهێڵە توخنی دڵت بکەوێ، چونکە کە تێکەڵی خوێنت بوو ناتوانی لێکیان جیاکەیەوە. Hatred is like poison. Do not let it enter your heart, because when it melts in your blood, you cannot set them apart.